خاڵی کە ئەمڕۆ دەمەوێت باسی کەم بۆ هەموو کاسبکارێکە ئەوەی کە کەسابەتەکات ئیشەکات بۆ هەموو کەسێکە کە حەق و مافی خەڵکی خواردووە، دەسەڵاتدارە بێدەسەڵاتە، دەوڵەمەنە فەقیرە، نوێژخوێنە نوێژخوێن نییە، هەر کەسێکە ئەوەی کە حەقی خەڵکی خواردووە. با بچینە خزمەت فەرموودەکانی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، بزان چیمان پێ دەڵێن دەربارەی ئەو کەسانەی کەشتی خەڵکی و ماف و حەقی خەڵکی ماڵی خەڵکی دەخۆن. ئەو کەسێک کە ماڵی خەڵکت خواردووە بە سوێنی درۆ، سوێنێکت خواردووە وتە فڵان کەسم خەڵەتان بە سوێنێک. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێک ماڵی مسلمانێک بۆ خۆی ببچڕێنێ بە سوێنێکی درۆ، حەقێک و مافێک و ماڵێک شتێکی خەڵکی بۆ خۆی داگیر بکات بە سوێنێکی درۆ، خوای گەورە دوو سزای قورسی ئەدا. ئەو کەسەی ماڵی برازا و خوشکەزاکانت خواردووە، عەرزەکانی دەرەوە و دێهاتەکانت داگیر کردووە، ئەو کەسەی کە بە دزی و بە سوێنی درۆوە لە ناو شارە زەوی داگیر کردووە، گوێ بگرە سزاکەت چییە ئەگەر نەیگەڕێنەوە خاوەنەکەی. ئەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئیتر ئیبلیس چی بە تۆ ئەڵێ ئەو نایخوات، فقط ئەوجەب الله له النار. یەکەم خوای گەورە چوونە جەهەنەمی بۆ واجب دەکات، واتە خوا واجبی کردووە بیخاتە ناو ئاگرەوە. وحرم عليه الجنة، بەهەشتیشی لەسەر حرام دەکات، قوڕ بەسەر ئەو کەسە بۆ بووکوزاوە ئەمەست شمولی دەکات، قوڕی بەسەر خۆی داکردووە، زەوی داگیر کردووە، مافی خەڵکت داگیر کردووە، خواردووتە بیگەڕێنەوە. یەکێ لە سەحابەکان فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمەی کە تۆ باسی دەکەی هەر کەسێک بە سوێنێک شتێک داگیر بکات ئەگەر کەمیش بێ، فەرمووی وئین کانە سیواکەن وئین قەضیبا من ئەراک، ئەگەر یەک سیواکێک بێ، سیواکێک ئێستا بای 1000 دینارە، کەواتە هەر کەسێک بای 1000 دینار بایس پارەی سیواکێک لەوانەیە هەش بێ بە 500 دینار بێ، مڵکی خەڵکی داگیر بکە، یعنی ئەوەی کە تۆ داگیرت کردووە، ئەوەی کە تۆ بردووتە بۆ خۆت، ئەوەی کە غەسپت کردووە لە کەسێک بای پارەی سیواکێکە، واتە بای 1000 دینارە، با بڵین زیاتر کەمتر. خوای گەورە چوونە جەهەنەمت بۆ واجب دەکا، لە بەهەشتیش مەحرومت دەکا. وحرم الله عليه الجنة، خوا حرامێکە بیخاتە بەهەشت. جا دوای ئەمە قوڕ بەسەر ئەو کەسەی بەم شێوەیە بمرێ. وەڵڵاهی هەزارەها کەس هەیە و ملیۆنەها کەس هەیە مردووە، ئێستا ئەم سزای خوا بەسەریانەوەیە. لەخوا بترسە، ماڵی خەڵک مەخۆ. ئەگەر سیواکێکت خواردووە، پارەی سیواکێک ئەگەر 1000 دینارت لە کەسێک داگیر کردووە بە سوێنی درۆ خواردووتە، شایەتی ناحەقت داوە، دڵنیا بە خوا ناتخاتە بەهەشتە و لە جەهەنەما نقمت دەکات. حەق و مافی خەڵک بگەڕێنەوە تا زیندوی. باوکت زاڵم بۆ تۆ زاڵم مەبە، مافەکان بگەڕێنەوە بۆ پورەکانت، بۆ ئامۆزا و پورزا و خاڵۆزەکانت، تۆکو زاڵم مەبە، ئەو قوڕگراو بەسەریان ناو قەبردا، تۆش هەمان سزا بۆ خۆت دروست مەکە. مەڵێ باوکم تازە تەوزیعی کردووە، باپیرم تەوزیعی کردووە، باپیرە زاڵم بوو، باوکت زاڵم بوو، تۆ زاڵم مەبە، خوا فێڵی لێ ناکری. ئەگینە ئەوەی کە باوکت داگیری کردووە، هی براو برازا و خوشکەزاکانی تۆش ئەمڕۆ دەیکێڵیت و بەکاری دەهێنی بۆ خۆت، وەڵڵاهی هەمان عقوبەی باوکە شمول دەکات.